ڕووی بەندەی خوابوونەوە لە ڕووی ئەو ڕێز و کەرامەت و حورمەتەوە کە خوا لە مرۆڤەکانی ناوە لەگەڵ هەموو مرۆڤەکانی دیکەدا ئەوانەی کە تەندروستن و نوقسانی نییە لە جەستەیاندا یەکسانن، بەڵکو ئەگەر خوشتێک برایەکی خاوەن پێداویستی تایبەت لە بواری خۆڕازاندنەوە بە ئیمان و تەقوا بە کردار و سیفەتی جوان بە ئاکاری پەسەند پێش ساغەکان بکەوێتەوە بە تەئکید لە ڕووی مرۆڤ بووندا لە ڕووی بەندەی خوابوون لە ڕووی ئەوە کە ئینسانێکە خوا ڕێز و حرمەتی لە ناوە پێش ئەوانی دیکە کەوتۆتەوە لای خوای پەروەردگار بێگومان وەزن و کێش و سەنگ و اعتیباری زیاترە. خوا بە لوتف و کەڕەمی خۆی تەمەنمان پڕبەرەکەت کە خوشک و برایەکان، تەمەنی مرۆڤ بەوە پڕبەرەکەت دەبێ، بەوە بە پێز دەبێ، بە پیت دەبێ کە ئینسان بە ئیمانەوە بژێت و بە ئیسلامەوە بژێت لەسەر ڕاستەشەقامی خوا بێ و ڕازاوە بێ بەو سیفەتە بەرز و پەسەندانەی کە مەدحی کردوون لە بەندە شایستەکانیدا و خۆی پاک کردبێتەوە بژار کردبێ لەو سیفەتە خراپانەی کە دەبنە مایەی تووڕەبوونی خوای پەروەردگار و دەبنە مایەی ئەوە کە ئینسان لە دنیا و قیامەتدا عەیبدار و شەرمەزار بێ. جا ئەو ڕێگایە لە بەردەم هەموو لایەکماندا تەخت و ئاسووغە، وەکو چۆن بابایەکی تەندروست ئەگەر خوشکە ئەگەر برایە دەتوانێت خۆی بڕازێنێتەوە بە ئیمان و تەقوا و کردەوەی باش، خوشک و برایەکی خاوەن پێداویستی تایبەتی بە هەمان شێوە. بەڵکو ئەگەر خوشکێک برایەکی خاوەن پێداویستی تایبەت کردوکۆشی زیاتر بکە، هەوڵی زیاتر بدا، خۆی زیاتر بڕازێنێتەوە بە کردار و سیفەت و ڕەوشت و ئاکاری بەرز و جوان، ئەوە بێگومان پاداشتیشی زیاتریشە. بۆچی؟ چونکە ڕەنگە ئەوەی کە بە مرۆڤێکی خاوەن پێداویستی تایبەت دەکرێت دەبێت چەند بەرابەری ساغێک هەوڵدا ئەوجا ئەو کردەوە چاکەی بۆ ئەنجام بدرێت. بەنسبەت وەزع و بارودۆخی ئێستاش من هەر ئەوەندە دەڵێم ئێمە ئەگەر هەرێممان هەبێ و ئەگەر لە داهاتوودا کە هەوڵ دەدەین دەوڵەتمان هەبێ، زۆر گرنگە ئەو حەقیقەتە بزانین کە هەرێم و دەوڵەت و سربەخۆیی هەموو ئەوانە ئامرازن بۆ ئامانجێک کە بریتێ لە خزمەتی خەڵک. دەوڵەت هەبوون ئامانج نییە، هەرێم هەبوون کە ئێسامە هەرێمێکمان هەیە ئامانج نییە، وەسیلەیە و ئامرازە. ئامانجەکە بریتێ لە خزمەتی خەڵک. بۆیە بەر لەوەی بیر لە هەر شتێ بکەینەوە ئەم هەرێمە ئایا هەر بەو شێوە کە تا ئێستا هێناومانە ئیدارەمانداوە بۆ شێوە بەردەوام بین، یاخود ئەم هەرێمە بیگۆڕین بە دەوڵەتێکی سربەخۆ دەوڵەتی کوردستان، بەر لەوەی بیر لەوە بکەینەوە دەی بیر لەوە لە محتەوا و نێوەڕۆکەکەی بکەینەوە، چ هەرێمێک و چ دەوڵەتێک. ئایا هەرێمێک دەبێت و دەوڵەتێک دەبێت کە مرۆڤبوون و هاوڵاتی بوون تێیدا بە پێوەردەگیرێ و دەکرێتە سەنجی مەحەک، یاخود ئینتیمای حیزبی، ئینتیمای عەشیرەتی، ئینتیمای دەڤەر و شار، ئینتیمای بنەماڵەیی. ئەگەر مرۆڤ بوون هاوڵاتی بوون سەنجی مەحەک بێ، ماناوە لێرەدا دادگەری دەچەسپێ. بەڵام ئەگەر ئینتیمایەکانی دیکە بکنێنە پێوەر، بزانام تۆ چەند پارتی، چەند یەکێتی، چەند کۆمەڵی، چەند فلان لایەنەی دیکەی، ئەگەر ئینتیمای حیزبی یا ئینتیمای عەشیرەت یا ئینتیمای ڕەگەز یاخود باری تەندروستی و کۆمەڵایەتی، ئایا تۆ ساخ ئەندامی یا کەم ئەندامی، ئایا خاوەن پێداویستی تایبەتی یاخود خاوەن پێداویستی تایبەت، ئەوانە ئەگەر بکرێنە پێوەر، ئەوە معنەوە وەزعەکە لاعتەڵ و لاسەنگ دەبێت. مرۆڤ مرۆڤە، هەژار بێ یا دەوڵەمەند بێ، ساخ بێ یا نەخۆش بێ، خاوەن پێداویستی تایبەت بێ یاخود نا، فلان حیزبە بێ یان فلان حیزبە، وەکو مرۆڤ لە خودی خۆیدا خوا ڕێزی لێناوە. لە ئاەتی ژمارە 7 سوورەتی الئیسراءدا خوا دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە، بە دڵنیایی ڕێزمان لە وەچەی ئادەم گرتووە. ئیدی بەبێ ئەوە تەماشای ڕەگەزی بکرێنێریان مێ
تەماشای ڕەنگی بکرێت تەماشای زمانی بکرێت تەماشای حاڵەتی کۆمەڵایەتی بکرێت مرۆڤ وەکو مرۆڤ خوا ڕێزی لێناوە خوا ڕێزی لێناوە واتە سیستەمێکی حکمڕانی کە دروست دەبێ ئەگەر ڕاست بکە لەگەڵ خوادا و لەگەڵ ئیسلامدا و لەگەڵ دیندا دەبێ ئەو ڕێز لێگرتنەی خوا لە دنیای واقعدا بەرجەستە بکە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی دەبێ هەموو مرۆڤەکان هەموو پێداویستەکانیان بۆ دابین بکرێ هەموو مافەکانیان بۆ دابین بکرێ ئەو جار ئەو خەڵکانە ڕێز لێگیراون بە پێی ئەوە کە خوا دایناوە کە بە تاکید ئەم هەرێمەی ئێمە وانە کاک عومەر باسی هەندێک لە معاناتی خۆیانی کرد و زۆر جارێکی کاک سامان و خوشک و برایانی خاوەن پێداویست تایبەت لە هەموو چین و توێژەکان هی سلێمانی دەڤەری هەولێر هاتوون بۆ لای ئێمە و باسی معانات و ئێشوژانی خۆیانیان کردووە ئەو هەر ئەوانشنی کە لە معاناتدان چونکە کە زوڵم بوو زوڵمەکە هەمووی دەگرێتەوە هەموو چین و توێژەکان بەڵام دیارە ئەو توێژی خاوەن پێداویستی تایبەت بێگومان وەختێک کە زوڵم لە ساخێک دەکرێ و لە خاوەن پێداویستیش تایبەت دەکرێ خاوەن پێداویستی تایبەتەکە زیاتر هەست بە زوڵمەکە دەکات زیاتر ئێشی پێدەگەیەنێ بۆیە من لێرەوە دەڵێم کە کاتی خۆی دەستکاری موچەکرا و بەو شێوەی لێکرا دەبوایە هی هەمووان دەستکاری بکرێ هی خاوەن پێداویست تایبەت دەستکاری نەکرێ ئایا گەر ئێمە ئەوانی خاوەن پێداویست تایبەت لە هەموو هەرێمی کوردستان بە هەموو شێوەکانیانەوە ئەگەر ژمارەیان 100,000 کەسیش بێ دێنی یەکی 100,000یان پێدەدەی یا شتێک کەمتر زیاتر لێیان دەبڕی چ کەلێنێک بۆ تۆ دەگرێ هیچ کەلێنێک ناگرێ ئەگەر ڕاست دەکەی ئەو هەموو ملیارانەی حیزب و خزم دەیان بن ئەوان 1-2 ملیاران لەوان بێنەوە ئەگەر دەمانەوێت دادگەری بچەسپێ لە شوێنی دیکەوە ئەو نەوتەی کە دەبردرێ ئەو هەموو واریداتەی کە دەبردرێ و شوێن بزر دەکرێ کەمینەیەک دەبنە ملیار لێرە سەر حسابی سۆرینەیەکی خەڵک ئاگات لەوێی بێ ئەو لە شێلەگە تێدەچێ لەوێ بڕاوە ئەتۆ لە دەتەوێت دڵۆپە کۆیکەیەوە لەوەی کە بە زۆر دەبردرێت لەوێ ئاگات لێی بێ لەوەی دیکە مەدارێک بۆ تۆ ساز ناکە کە تۆ خاوەن پێداویست تایبەت لێی دەبڕی بە هەر حاڵ من ناچمە ناوەردەکاریانەوە گرنگەوە ئەوە دەڵێم کە ئێمە دەبێ هەر شتێک کە بیری لێ دەکەینەوە بیکەین وەکو گوتم چ ئەم هەرێمە وەکو خۆی بهێڵینەوە چ بە شێوەیەکە ئیدارەی بکەین کە دادگەری تێدا بچەسپێ کۆتایی بێ بە گەندەڵی و بە زوڵم و ستەم و چ بیگۆڕین بۆ حاڵەتێکی دیکەی پێشکەوتوتر کە ئەوە ئاواتی هەموو کوردێکە هەموو کوردستانیەکە کە خاوەنی خەواری سەر بەخۆ بین خاوەنی دەوڵەت بین پێش ئەوەی بیر لە هەنگاوەکە بکەین و بیر لە نێوەڕۆکەکەی بکەینەوە دەتەوێت چ دەوڵەتێک دەوێت دەوڵەتەکەش وەکو هەرێمەکە بێ دەتەوێت دەوڵەتەکەش وەکو هەرێمەکە بێ کە ئاوە تەخشان پەخشانی ئیمتیازاتی مادی معنەوی تێدا بکرێ لەسەر حیسابی زۆرینەی خەڵک و جەماوەرێکی ڕەشوڕود لەسەر حیسابی جیلەکانی ئایندە ئەم هەرێمە کە ئێستا قەرزدارە دەتەوێت دەوڵەتێکی قەرزداریشمان هەبێ جیلەکانیشمان قەرز بدەنەوە دەتەوێت ئاوا بەو شێوە کە هەرێمەکە دامەزراوەکان تێیدا پەک خراون بە تایبەت پەرلەمان دەوڵەتەکەش بەو شێوەیە بێ دەتەوێت وا بێ کە میزاجی شەخسی و حیزبی بارودۆخەکان هەڵسوڕێنن نەک ئیرادەی خەڵک و جەماوەر ئیرادەی خەڵک و جەماوەر دەوێت لە پەرلەماندا بەرجەستە دەبێت لە حکوومەتێکی کە ڕەوایەتی هەیە بەرجەستە دەبێت لە دامەزرا و دەستگا فەرمیەکاندا بەرجەستە دەبێت ئەوە ئیرادەی خەڵکە دەتەوێت ئاوا بێ یاخود ئیرادەی حیزب و شەخص لە پشتەکانەوە هەر کاتێک ویستی دەرگای پەرلەمان گاڵەدا و خەڵک بەڕێکاتەوە یاخود دوا بڵێ خەڵک وەرەوە ئەگەر ئاوا بێ ئەوە بەڕاستی پێمانە هیچ کەس دڵی پێخۆش بێ بۆیە پێویستە بۆ دڵخۆشکردنی خەڵک چاوێکی جددی بە چاکسازی ڕیشەیدا بژێر دەرێتۆ لە وڵاتەدا و چاوێکی جددی بە بارودۆخی خەڵک و جەماوەردا بەگشتی بە تایبەت لێرە کە ئێمە قسە لە ئەو توێژە گرنگە دەکەین خاوەن پێداویست تایبەت چاوێن پێدا بژێردرێتەوە ئاوڕێکی جددی بدرێتەوە و زۆر ناشیرینە بۆ هەر بەرپرسێکی ئەم وڵاتە بڵێ من ئامادەنی نوێنەرانی خاوەن پێداویست تایبەت ببینم ئەگەر کورتە باڵایە ئەگەر نابینایە هەموو ئەوانە زۆر ناشیرینە
ئەی چۆن تۆ سەرۆکی چێ و تۆ بەرپرسی چێ جا ئەگەر وەزیرە ئەگەر سەرۆکی حکومەتە سەرۆکی پەرلەمان هەر کەسێکی هەیە ئێمە دەبێت دەرگامان ئاوەڵا بێ بۆ هەموو کەس گوێ بگرین زانی خەڵک معاناتی چۆنە خەڵک گرفتی چییە و لەو بورجی عاجێ بێینە خوار ئێمە کاتێک بەرپرسی خەڵک دەبین بەڕاستی لە دڵی خەڵک دابین و لەگەڵ خەڵک دابین و دەرگامان ئاوەڵا بێ بۆ خەڵک ئومێدم وایە بۆ داهاتوو هەر هەنگاوێک دەنێین پێش شوێن پێی خۆمان ببینین بەبێ شوێن پێی خۆ دیتن هەنگاونان ڕەنگە هەڵدێرانی بەدواوە بێ شوێن پێی خۆمان ببینین هەر هەنگاوێک دەنێین زەمینەی بۆ خۆشکەین هەلومەرجەکەی بۆ بڕەخسێنین ئەگەر نا هەلومەرج بەبێ هەلومەرج ڕەخسان بەبێ زەمینە خۆشکردن هەنگاونان بۆ هەر ئامانجێک وەکو گوتم ڕەنگە هەنگاونان هەڵدێرانی بەدوادا بێ ئەگەنا تۆ لە هەر کەسێکی ئەم وڵاتە بپرسی بۆی وەدەڵم چکە کاعومەر تۆزی ئاماژەی بۆدا کە من پێم وایە ئەوانیش تۆزە چاو بۆدا بژێڕنەوە باشە بە خێرایی بڕیار نەدەین ئەم هەرێمە هی هەموو لایە کە هەموو لای بەرپرسیارین ئەگەر کەسێ بڕیارێکی هەڵەیدا بێ بڕیارێکی حیزبیدا بێ دەبێ هەوڵدەین ئەوێ چاکەینەوە نەک خۆشمان لە بەرامبەردا تووشی بڕیارێکی هەڵە ببین ئەم وڵاتە وڵاتی هەموو لایەکە ئێمە ئەمڕۆ ناسپەین ئێسپەینا دووی هەر دەبێ خوای پەروەردگار ئەو مافەی بە میلەتانی دا و ئێمەش ئینشاڵڵا هەر لێی بەهرەمەند بین کە بریتێ لەسەر بەخۆی خاوەنی قەواری سیاسی خۆبوون بەڵام دەبێ بەڕێوجێ بێ دەبێ زەمینەی بۆ خۆش بکرێ دەبێ ئیرادەی هەموو لایەکی تێدا بەرجەستە ببێ کوردواری خۆشمان دەڵێن قسە بکە جێ بگرێ ڕبە بە پێوە سەر بگرێ هەوڵ دەین کارێ بکەین کە شتێکمان کرد ئەومان بۆ بچەسپێ و ئەو ئامانجەی کە دەمانەوێت ئەو ئامانجە تەحقیق ببێ